هیوای کاتێکی خۆش خوێندکاری ژیر لەگەڵوانەی بیرکاری بۆ پۆلی شەشەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 23 لە لاپەڕە 23ش گەیشتمە پرسیاری ژمارە 4 کە هەروەکو پرسیاری ژمارە 3ە کە لەوانەی ڕابرد و شیکارم کردیە. با پرسیارەکە بخینمەوە. سەوزاییەک شێوەی لاکێشەیی چێوەکەی 32 مەترە. درێژیەکەی 3 ئەوەندەی پانیەکەیەتی. درێژیەکەی چەندە؟ پانیەکەشی چەندە؟ 2 داواکراو هەیە. با بچین بزانین کامە لەو هەڵبژاردانە ڕاستە، ئایا ئەو یەکەم یان دووەم یان سێەم یان چوارە، کامەیان ڕاستە. لێرانە ئەمن ئەو پرسیارەم یەکەم وەڵام درێژی لاکێشەکە 8 مەتر و پانی لاکێشەکە 6 مەتر. چێوەکەی دەبینمەوە کە دەزانم چێوە دەکاتە درێژی لاکێشە کۆ پانی لاکێشە کۆ درێژی لاکێشە کۆ پانی، واتە هەر چوار لایەکان کۆ دەکەمەوە. ئەگەر زانیم کردی 32 ئەوە دەزانم ئەو لاکێشە ڕاستە، ئەگەر نا دەچمە لای وەڵامەکی دیکە کە چێوەکەم کۆ کردەوە 18 کۆ 6 دەکاتە 24. دیسان 18 کۆ 6 دەکاتە 24. 24 کۆ 24 یەکسانە بە 48 مەتر. لاکێشەکەی من 32 مەترە، چێوەکەی کەواتە ئەو ژمارەیە هەڵەیە، کەواتە ئەو لاکێشەیە لاکێشەکەی من نییە. دەچمە لای وەڵامەکی دیکە کەواتە 18 و 6 هەڵەیە. ئێستا دێمە لای لاکێشەیەکەی دیکە کە درێژی لاکێشەکە 12 مەتر، پانی لاکێشەکە 4 مەتر. چێوەکەی دەبینمەوە دیسان وەکو جاری پێشتر 12 کۆ 4 دەکاتە 16. دیسان لێرە 12 کۆ 4 دەکاتە 16. 16 کۆ 16 یەکسانە بە 32 مەتر، کەواتە ئەو وەڵامە ڕاستە، کەواتە درێژی لاکێشەکە 12 مەترە و پانی لاکێشەکە 4 مەترە. دەچم وەڵامەکەی دیش هەر ساغ دەکەمەوە. ئەو جارەی ئەگەر 9 مەتر 3 مەتر 9 مەتر 3 مەتر کە کۆیان دەکەینەوە 9 کۆ 3 یەکسانە بە 12. لێرەش 12 هەردوو 12ی کۆ بکەمەوە لەگەڵ 12 یەکسانە بە 24 مەتر. ئەوەش هەڵەیە چونکە لاکێشەکەی من 32 مەتر بوو. چێوەکەی ئەو جارەی ئەگەر درێژی لاکێشەکە 15 مەتر بی، پانی لاکێشەکە 5 مەتر بی، چێوەکەی دیسان دەیبینمەوە چێوەی لاکێشە دەکا 15 مەتر کۆ 5 مەتر 20 مەتر. لێرەش 15 کۆ 5 ئەویش 20 مەتر. 20 کۆ 20 یەکسانە بە 40 مەتر. ئەو وەڵامەش هەڵەیە، ئەو لاکێشەیە لاکێشەکەی ئەمن بە دوای دەگەڕێم ئەو نییە. ئێستا هەموو وەڵامەکان ساغ کرانەوە، زانیمان کامە وەڵام ڕاستە. وەڵامی ب، ئەوانی دیکە ڕاست نەبوون. بچمە لای جێبەجێکردن لەسەر ڕێگە جیاوازەکان. پرسیاری ژمارە 5. ئاوات نەمامەکانی تەماتە 2 ڕۆژ جارێک ئاو دەدا. ئەو وشەیە گرنگە، 2 ڕۆژ جارێک. هەر 3 ڕۆژ جارێک
خيار ئاو دەدات ئەوەش گرنگە 3 ڕۆژ جارێک. هەردوو جۆری 20 نیسان ئاودا، واتە لە ڕۆژی 20 نیسان، ئەوەش زۆر گرنگە. هەردوو جۆرەکەی ئاودا. داواکاریەکە چیە لێمان؟ 3 کاتی داهاتوو بۆ ئاودانی هەردوو جۆرەکە بەیەکەوە، ئەوەش زۆر گرنگە وشەیە، بەیەکەوە بڵێ. لێرە پێویستمان بە ڕۆژژمێری کوردی دەبێت. دوو جۆر نەمامی هەیە ئاوات، جۆرەکیان 2 ڕۆژ جارێک ئاو دەدا، جۆرەکەی دی 3 ڕۆژ جارێک ئاو دەدا. ئێستا ئەمن مانگژمێرەکی کوردیم دروست کردێ، بەڵام بەداخەوە مانگەکە بە کوردی نییە، لەبەرەوەی لە پرسیارەکەی مانگەکە بە ناوی نیسان، مانگی نیسان ساڵی 2018 هینایە. ڕۆژەکانم نووسیتەوە شەممە و یەکشەم و دووشەم، سێشەم، چوارشەم، پێنجشەم هەینی. پاشان ئەو ڕۆژانم هەردانە لە یەکەوە هەتا 30، چونکە مانگی 4 30 ڕۆژە. 20 مانگی 4 زۆر گرنگە، چونکە لەو ڕۆژەی ئاوات هەردوو نەمامەکانی بەیەکەوە ئاودا. دوایێ بە ڕەنگی سوور ئەو ڕۆژانم نووسیەکە نەمامی تەماتە ئاو دەدا، بە ڕەنگی سەوزی کاڵیش ئەو ڕۆژانەیەکە نەمامی خیار ئاو دەدا. بە ڕەنگی شین ئەو ڕۆژانەیە کە هەردوو نەمامەکە لەو ڕۆژی هەردووچیان ئاو دەدا. لە 20 مانگی نیسان ئاویدا، دوایە لە 26ش هەردووچیان بەیەکەوە ئاو دەدا. زۆر ئاسانە، هەروە دەتوانی ئەگەر ڕۆژژمێرەکەت مانگژمێرەکەت هەبی یان ساڵژمێر چی پێ دەڵێن، زۆر ئاسانە بزانی 2 ڕۆژ جارێک کووە یان 3 ڕۆژ جارێک کووە. ئەگەر ڕەنجیانکەی خوێندکاری ژیر ئاسانتر دەبی. 20 مانگ گوتمان هەردووچی ئاودا. دوایە 3 کاتی دیش دەبی دیاری بکەین. یەک لەو کاتانە 26 مانگی نیسان کە دەکاتە چوارشەممە. پاشی مانگی نیسان چ مانگ دێ؟ مانگی مایس. لە 2 مانگی مایسیش هەردووچیان بەیەکەوە ئاو دەدا، لە 8 مانگیش هەردووچیان بەیەکەوە ئاو دەدا. کەواتە وەڵامەکەت دەبی بنووسی چ دەبی بنووسی؟ 26 مانگی نیسان، 2 مانگی مایس، 8 مانگی مایسیش. ئەمە لێرە چاردەشم دانایە، بەڵام پێویست ناکە لەبەر چ چاردەم نووسی، چونکە ئەگەر تەماشای ڕۆژژمێرەکەی بکەین لێرە 2 دوایە دەبیتە 8 دوایە دەبیتە 14 دوایە دەبیتە 20 ڕەنگە ببیتە 20 نازانم، چونکە پاش 6 ڕۆژ جارێک ئەگەر تەماشاکەین 2 8 لە مابەینیان 6 ڕۆژ هەیە، 8 و 14ش لە مابەینیان 6 ڕۆژ هەیە، 14 و 20ش لە مابەینیان 6 ڕۆژ هەیە. کەواتە دێینە ئەو بڕیارەی کە هەر 6 ڕۆژ جارێک لێرە نەمامەکانی بەیەکەوە ئاو دەدا. لێرەش هەروە بوو، 20 دوایە پاش 6 ڕۆژ 26 مانگ. لەبەرەوەی ئاسانە بزانین کاتی داهاتوو چ کاتەکە. ئەو پرسیارەش وەڵام درایەوە. بچمەوە لای پرسیارەکانی دیکەم. پرسیاری ژمارە 6. سەنگەر 98 پولی پۆستەی هەیە. 98 پولی پۆستەی هەیە. دوو ئەوەندەی ئەو وشەیە گرنگە، ئەو دوو وشەیە، دوو ئەوەندەی پولەکانی دەشتیە. ژمارەی پولەکانی دەشتی چەندە؟ ئەو پرسیارە زۆر ئاسانە، لەبەرەوەی
98 دوو ئەوەندەی پولەکانی دەشتی، واتە ئەگەر ئەمن بێم 98 دابەشی دووی بکەم پولەکانی دەشتیم لۆ دەردەچی، چونکە دەشتی نیو ئەوەندەی سەنگەر پولی هەیە، سەنگەر دوو ئەوەندەی دەشتی پولی هەیە، واتە ئەگەر پولەکانی سەنگەردا بەش دووی بکەم پولەکانی دەشتی دەردەچی. 9 دابەش دوو دەکاتە 4، یەک دەمینێتەوە لە 9ەکەی لەگەڵ 8ەکەی دەبیتە 18 دابەش دوو یەکسانە بە 9، واتە پولەکانی دەشتی 49 دانەیە. ئەوە ئاسان بوو، ئەوە زۆر ئاسان بوو. ئێستا بچمە لای پرسیاری ژمارە 7. پرسیاری ژمارە 7. کاژین و هەردوو خوشکەکەی پولی پۆستە کۆ دەکەنەوە. کاژین دوو ئەوەندەی خوشکە گەورەکەی، ئەوە گرنگە، دوو ئەوەندەی گرنگە. کاژین دوو ئەوەندەی خوشکە گەورەکەی کۆ کردەوە، واتە کاژین زۆرتری هەیە لە خوشکە گەورەکەی، دوو ئەوەندە. یان 3 ئەوەندەی خوشکە بچووکەکەی، ئەوەش هەر گرنگە، 3 ئەوەندەی خوشکە بچووکەکەی کۆ کردبووە. ئێستا زانیمان کاژین دوو ئەوەندەی خوشکە گەورەکەی 3 ئەوەندەی خوشکە بچووکەکەی کۆ کردیتەوە. ئێستا زانیارێکی نوێش هەیە. خوشکە گەورەکە 33 پولی کۆ کردبووە. ئێستا ئەوەشمان زانێ داواکاریەکە چییە؟ ئایا سەرجەمی پولەکانی پۆستە لای هەر 3 خوشک چەندە؟ واتە بە هەر سێکیان چەند پولیان هەیە؟ ئەوە زۆر ئاسانە، چونکە زانیاریمان زۆرە، دوو ئەوەندە و 3 ئەوەندە و 33 با بچین بزانین کو زانیاریەکان چا دەکەین. کاژین لەبەرەوەی ناوی کاژینە ئەمن پیتی ک دادەنێم لۆ ناوەکەی کەوا جارێ نازانم چەند پولی هەیە، دەنووسم کاژین دەکاتە ک، هەر ئەوە. دوایێ خوشکە گەورەکەشی پیتی گ لۆ خوشکە گەورەکەی دادەنێم، خوشکە گەورەکەی دەزانم 33 پولی هەیە، لە ئێستاوە ئاسانە. دوایێ دەزانم کە کاژین دوو جاران خوشکە گەورەکەی پولی هەیە، دوو بەقەت، دوو ئەوەندە. کاژین یەکسانە بە دوو جاران، ئەگەر ئەو جارانەی نەشنووسین هەر دروستە، چونکە پیت ئەگەر لکا بە ژمارە واتە جاران، بەڵام هەر دەنووسم هەتا ڕوونتر بی. ئێستا لەو هاوکێشەیە ئەو خوشکە گەورەکەی لا دەبم، چونکە دەزانم چەندە، لە جیاتی ئەو پیتەی 33 دادەنێم لێرە، کەواتە دەنووسم کاژین یەکسانە بە دوو جاران 33. دوو جاران 33 دەکاتە 66. ئێستا زانیم کاژین 66 پولی هەیە. ئەوە دوو خوشک زانیم چەند پولیان هەیە. خوشکە گەورەکە 33، کاژینیش 66. با پولەکانی کاژینی بکەمە مۆر. ئێستا زانیارەشکەش دەزانم، ئەو چییە؟ کاژین یەکسانە بە 3 ئەوەندەی خوشکە بچووکەکەی کە دامنایە ب بچووک، 3 جاران ب، ئەوەش هاوکێشەیە. ئەو جا ئێستا چ دەکەم؟ ئەو کە ئەی ئێرە کە کاژینە، چونکە دەزانم کاژین چەندە، ئەو پیتەیلا دەبم دەنووسم 66. 3 جاران پیتی ب. ئێستا لە خۆم دەپرسم ئایا ئەمن 3 جارانی چ بکەم دەکاتە 66؟
ئاسانترین ڕێەوەیە ئەو 66 بینم دا بەشی سێ بکەم پیتی ب دەردەچی واتە خوشکە بچووکەکە دەردەچی ئێستەزانیمان خوشکە گەورەکە 33 کاژین ئەوە مۆر بوو 66 ئێستا دەکاتە سێ جاران بە دیسان نووسیمەوە ئەو جارەی 66 یەکسانە بە سێ جاران پیتی ب خوشکە بچووکەکەی 66 دا بەش سێ 22 پولی هەیە ئێستا هەر سێکیان دیارن گەورەکە 33 کاژین 66 بچووکەکەش 22 ئێستا هەر سێکیان چ دەکەم کۆ دەکەمەوە چونکە داواکاریەکە سەرجەمی هەر سێ خوشکەکە 66 کۆ 33 کۆ 22 ئەنجامەکە و سەرجەمەکە دەکاتە 121 پول وەڵامەکە چ دەنووسی؟ دەنووسی وەڵام 121 پول بە هەر سێکیان 121 پول بە هەر سێکیان ئەمن لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هاتە وانەی داهاتوو هەر بژی